شەبان زۆر پێخۆشحاڵین جارشتر بێک دەگەینەوە بابەتی ئەو جارەمان لەسەر فەلسەفەی ئیلحادە. ئەو بابەتەمان ینی لەو هەفتەیەدا ئامادە نەکرد ڕاستی بابەتی تر و بەڵام لە دوای گفتوگۆیەکی زۆر نزیکەی سەدان کەس داوای ئەو بابەتیان کرد، بابەتی فەلسەفەی ئیلحاد تابێت لە سەدەی 21. ئەمەش زۆر تەبیعیە، یان لێرە بەولاوە ئێمە لەسەر ڕای ئێوە کە گەیشتە زیاتر لە 1000 و شتێک جێگرت، ینی چیتان پێ باش بوو با سوودمەند بین لە ینیمە فەلسەفەیەکی وشک ئەرێ ماهیەت پێشی وجودیان وجود پێشی ماهیەتە، یان جاروایە ئەرێ ئەو مەخلوقەیان عەمەلە هەندێک فەلسەفەی جاف ینی بێ سوود بووە، مناقەشەی زۆر کرایە جاروەیە سوودێکی وای نەبە. ئێمە زۆر پێم خۆشە لەسەر فەلسەفەی تەطبیقی قسە بکەین، ینی هەر سبەی ئیشمان بەو فەلسەفەیە هەبی وا باشە. لەسەر تەعاً نەک ئێستا لە کۆنەوە لە سەرەتای تەقریبەن بەشەریەتە تا ئێستا خەتێکی ئیلحادی هەر هەبووە، ئیلحاد نوێ نییە، بۆیە زۆر لامان تەبیعی بی، ینی لە کوردستانیش با هەبی و لە شوێنی تریش، ینی ئینسان حڕە، حڕیەتی درایتێ بیر و باوەڕەکە دەبژێری، بیر و باوەڕ هەر نابژێری، چ ئاینەکە دەبژێری ئاینی نابی. ئینسان گرنگ ئەوەیە زاڵم نەبی. ئێوە بەس لەگەر زاڵم تەبا مەبن، لەگەر ئیلحادا، لەگەر بێدینە، لەگەر دینداری ترە، لەگەر مەسیحیە، یەهودیە، زەردەشتی هەرچی هەیە، زۆر ئینسانە زۆر زۆر تەبا بن، لەگەر زاڵم تەبا مەبن. ئەجا ئەو زاڵمە مسلمانە، مسیحیە، یەهودیە، ئەوروپیە، هەر شوێنە هەرچێکێ زاڵم مەقبول نییە، ستەمکار مەقبول نییە، لە ناویت کە هەمووی ئینسانە حەقەکی هەیە، بەڵام ئەویش لە بەرامبەردا دەبی ئەو حەقەی بدا کە ڕەیەکی ئیلحادی هەیە وەک خۆی باس بکرێت. پێی ناخۆش نەبی پێی بڵێن ملحید، ئەی بەخۆی چێ، ینی حەزت لە چ ناوەکە، پێی ناخۆش نەبی کە ینی ڕەیەکە نەشارتەوە بە بخۆی چۆنە ڕەئی چۆنە ئەوها بێ. نیسە لە کوردستان لە ژێرەوە شتێک دەگوترێ، بەڵام لە سەرەوە لە بۆ ناومیلە دەبۆ دەنگ شتێک دەگوترێ. نە، هەر کەسە و ینی بەکارهێنانی ئاین چۆنە، ئاینەکان لە بۆ خۆیان ئاینی خۆیان بەکاربێنن، مارکسیەکان مارکسیەتی خۆیان، سۆسیالیستەکان سۆسیالیستی خۆیان، لیبرالیەکان لیبرالیەتی خۆیان، لە ناو خەڵکی بەڕاستی ڕاستگۆ بن، بچنە ناو خەڵکی. چێ ئەگەر میلەتی کورد دەنجیدا شوعیەت قیچەکە دەبات ئەو حاکم بی، ئەگەر دەنجیدا سۆسیالیست با ئەو بی، ئەگەر دەنجیدا دین با ئەو بی، ینی ڕاستگۆیی خۆشە لەو بابەتانە و دیموکراسی ڕاستەقینەش هەروایە، ئەو معنای هەیە. لەبەرەوەی ئەو بابەتە دەبی زۆر بە لەسەرخۆی چێلز بکەین. ئەو بابەتە جەریمە نییە، ئیلحاد مجرم نییە کابرا، ینی ئینسانەکە و ئەوانەی ملحیدیشن زۆر جار هەیە، پیاوی گەورە گەورە بوونە، پیاوی خەباتجێڕ بوونە، زانای فیزیایی بوونە، قچێکە نابی ئینسان ئەوەندە پێم شەوەش بی کە یەک ڕەیەکی جودایی دەبی. خۆی زۆر بەوردی تەمەشای ئیلحادی تاریخیشم کردێ. ئیلحاد لە زۆر جار هەیە سەرەتایەکە بۆ گەڕان بە دوای حەقیقەتێک، خۆ خراپ نییە، ئەوە حەقیقەتەکەی لێ بزر بووە، جاری جوایە لە هیچ شوێنێکی نایبینتەوە، ینی دیندارەکانی سەردەمیش وەڵامی ئەو پرسیارەی ویان لا نییە، ئەسڵەن خۆشیان لە دینەکە باش نەگەچنە، بۆیان ناتوانێت پەیامێکی زۆر جوان بگەینە مولحیدەکەی. زۆربەی جار مولحید پەیامی ڕاستەقینەی پێنەگەیشتە، یەک لە کێشەکانی مولحیدینە. لەبەر هەندێش هەر قۆناغێک مولحید نەڕەیەکی هەیە، ئەم لەسەر لە قۆناغی خۆم تەمەنی خۆم مولحیدینی وجودیم دیتە، مولحیدینی مارکسیم دیتە، ئەو کاتی لەگەر ڕەئی لەگەر ئێستایان زۆر ینی جاروێ 180 دەرەجە فارقی هەیە. هەروە هاتی تاریخی مولحیدی لەسەر ڕەیەکی نییە، وەکۆی نییە ینی وەکو نەسی دینی لەسەر ڕەیەکی بن و بۆتیان ینی عادل عەدالەتە،
درۆ خراپە ئەوان وها نەبووین جاروێ گوتیان درۆ زۆر چاک جاروێ گوتیان دەگۆڕێت ئەنی باوەڕەکانیان جاروێ گوتیان گردردونی بێ ئەبدی و ئەزەلی باشە جاروێ گوتیان نەخێر محدود بە یعنی هەر سەردەمە و ڕێیچەنێ ڕێیکەیان چەسپاو نییە وەکو ئاەتی درێ ما لەها من قەرار ینی یان کە دەبێ هات و برهانکم هەتا ئێستا نەم ئەو دوو ئاەتە ما لەها من قەرار و هات و برهانکم بە هیچ نەعەک نهاتەدی لە حتا ئێستا ئیلحاد نەیتوانیا ئەوەی بسەلمێنی کە ئەو ڕێیەی هەیتی نەیتوانی بیسەلمێنی بە هیچ جۆرێک برهانە چیانی لەو تاریخی هەتا ئێستا برهانێک لە دەست ئیلحاد نییە کە ئیلا ئەو دەمی کە پێیوە بۆ برهانە پاشی چەند ساڵێکی دەرکەوتەوە وانە ئیلحادی ئێستاش ئەین لەو دۆخەیدایە ئەو کتێبی گراین لەبارەی فیزیا و ئیلا شتێکی عەجایب دەرێ لە ئەوەلی بەشەریەتە تا ئێستا ملحید لەوەی تێک دەشتێ وەرە و کابرا بەخۆشی ئەوەندە دیندار نییە دەرێ کاتە کە دەری ئەدی ئەو گردونە چێ داهێنایە دەرێ ئەو پرسیارە لە ئەوەلی ڕاتا ئەو لەحزەیە کە ئەو کتابەی دەنووسم بە فیزیای کوانتەمیشەوە و بە ستیڤن هۆکینگ و بە شترۆدنگەر و بە هایزنبرگ بە هەمووە دەرێ ئەو وەڵامی ئەو پرسیارەیان نییە کەس پێی نەدرێتەوە یان لە چێڕ لە سەرەتایەکە ڕا دەست پێدا بەڵام ئەوش با بزانین هۆکاری خۆشی هەیە ئیلحاد پێشەوەی قسە ڕوونکردنەوەکەی لەسەرەوەی زۆر جار ناوی هەندێک دێ بە ئیلحاد ڕاستیوانە ملحید نینە ونمونە کە باسی ینی کۆنترین ملحید لە جیهان کە باسی کرد سۆمخیایە لە هەند کە هەند ئاگاتان لێبی سەرەتای حەزارەت لە هەندە ینی حەزرەتی ئادەم لەوی دابەزیە زۆر دابەزینەکەی ئایا مناقشەی زۆر لەسەر ئەر لە بەهەشتی دابەزیە یان هەر لە شوێنی شتری سەر ئەو زەویەی برای إني جاء خليفة في الأرض يعني لسر زەویە مسرحی ئینسان حەزرەتی ئادەم لەسەر زەویە لە شوێنی تر نییە بەڵام لە هەند دابەزیە یعنی وەکو برێ سەرەتای مێژووی بەشەریەت لە هەند دەست پێیەکە کابرایەکی بەریتانی دکتۆراشی لەوەی هیناوە ئایا لە هەند چۆن دەبی هەر هەند وڵا هەر لە بناری هیمەلایە چۆن دەبی هەر بنێ شوێنەکەشی دۆستەوە بس زەبە ڕۆکلانت لێ ڕادەست پێ مەسرحی ئینسانیت لەوێ دەست پێ دەکە بە تایبەتی ئەگەر تەماشای ئاڤێستاش بکەی وەکوی دۆمینی ئاڤێستا زیاتر بینی میزۆپۆتامیا و هێندا زۆر لەو بینیە دیارە حرەکەی بەشەریار لەو کاتی لەو بینی زۆرتر یان حەزارەت لەوێ زیاتر یەکەم ملحیدیش وا یعنی ئەوە تاریخە یا ڕاستیان ڕاستین دەکرێت مناقشە لەسەر سۆمخیا هاتیە کە بە یەکەم ملحید لە تاریخ بەڕای من پێشویش هەبووە چکەوەی لە کتێبە ئاسمانیەکان باز دەکە لە بەرامبەر هەر پێغەمبەرێک ملحید هەبووە باوەڕی نەبووە ئەو جاهێنی ئەو ناوت ئایەمە چۆن ئەمە ببینە و خۆرە جاش کە زیندوو دەبینەوە یان هەیە گوتی ئەوەی دەڕوە هەر زەمانە و دێ و دەڕوە ئەو ناوێن لێنایەت دەهری یان نەچەڕالیزم ناو گەلە زۆرە لەبەرەوەی ناو زۆرە لەبەرەوەی هەر سەردەمەک ملحید نەوە ڕێیەکی هەبووە ئەوان نیبری یەک ڕەئی بوو لە تاریخیش ملحید یەک ئەنساری نییە ینی سەد تەمەشاکە ئەنبیایەکان هەر لە ئەوانی برین مەسیحیە یەهودیە محەممەدیە جەبڕۆ لای براهمیە لە هندستان کۆنفۆشۆسیە تاویە چونکە ئەسڵی ئەنبیائیان هەیە تا ئێستاش ئەنساریان مایە با گۆڕانکاریشی بەسەر بیر و باوەڕ و قوسەکان هاتیوی بەڵام ماوە بڕۆ چونکە باپیرەی ئەفلاتون تۆسۆن بە نەبی حساب کرا تا ئێستا ڕەونەقی فەلسفەی یۆنانی لەوێ لە تۆسۆن دێکە باپیرەی ئەزرەتی باپیرەی ئەفلاتونە لە خەتی دایکی وهروەها فیساگۆرس کە لەسەر دەستی حەزرەتی داود خوێندیتی ئەن باقلێکس لەسەر دەستی حەزرەتی سلێمان بقرات گەورە
پزیشکی یۆنانی کە لەسەر دەستی حەزرەتی لوقمان، ینی ئەوانە هەموو تاریخی حەقیقین، ینی ئەوە نییە بەسەر لە سەرچاوەی دینی ئەوەیان نووسیبی قەدیم. تۆماس مۆر ڕۆ بخوێنەوە باسی ئەوانە دەکەدرێەوە لەسەر دەستی ئەوانە فێربووینە. ملحدینی یۆنانیش ینی هەر لە دوای سۆمخا دێ، زۆر جار باسی هەندەکانی مەسەڵەن باسی هێرقلیتس دەکەن کە ملحیدە، کە زۆر چوان تەماشای دەکەی ئەو ڕەئی وایە، ینی کە ڕێیەکەی دەخینەوە درێ ئەو گەردوونە ئەو ساحب یەکەمی ئەو ڕێیەکردێ ئەو گەردونە خوا دروست کرد بەڵام وازی لێهینە، ئەو ناکەم ملحید کاتە باوەڕی بە خەڵق هەیە. تقریبا دیزم ئەی پێ دەگوترێ ڕبوبیە لەوەی دێ کە ئەو قسمە خەڵکن علمانیەتیش لەسەر ئەوەی بیناکرا ئێستا لە گوتن باز دەکەم، بەس فەلسفەی ئەوە لاین بەڕین جز ریشەی فەلسفەی علمانیەت لەوەی دێ کە ئەوەی هێرقلیتس دەوێت ڕاستە ئەو جیهانە خوا خەڵقی کرد بەڵام وازی لێهینە، ئەو نەیزانی برێ سپاردی بە یاساکانی سروشت، ئەوە دوایە دیکارتەوا درێ یان لیپینس زیاتر ئەویش دەرێ تا ڕادێک ئارستۆ بەناو عشقە دەرێ ئەرستۆ دەرێ خوا زۆر لەوەی گەورەترە، ینی مەشغولی بە دوو کەسەوە بە شەڕ دێن ئەو ئاگای لەوەی بیان بارانێک دەباری خوا زۆر لەوەی گەورەترە لەبەرەوەی خوا وازی لەو شتانە هینە. بەس ئەبی قۆڕیەکان شتەشکە دەرێ طبعا هەم بزانە ملحد متأثرە بە ڕێی سەلێمە، ئەو کاتی مەشروبات زۆر خۆش بۆ لە بوون دەرێ خوای گەورە دنیای دروست کرد بەڵام وازی لێهینە لە بۆ ئێمە وەی زانی ئەو دنیای بەدەست ئینسان بەڕێوە دەچی، وتی بەخۆی چوو خەریکی مەشروب خواردنێنە، ڕابواردن و مەشروب خواردن و ئەوان کە تەماشای دەکەی ئەوانەی ناوێن لێنە ملحید بەشی هەرە زۆری ملحید نینە، بەڵکو بە دوای حەلێکن و نەگەیشتینە. باشترین ئامۆژگاریش ئامۆژگاریەکەی ئەفلاتونە، گوتی ئەمە تەمەنی خۆمان هەموو لەسەر ئەوەی دانا ئایا خوا هەیە یانی ئێمە گەیشتین نەچێک هەیە، وەرن ئێوە ئەو دووبارەی مەکەنەوە لە پاش ئەوەی ئیش بکەن، لە پاش ئەوەی کە هەیە ئەوجە ئیش بکەن. طبعا یەک ئەرستۆ لە کتێبەکەی خۆی الطبیعە نەچەر یان زاروەیە فیزیا و ماوەڕە فیزیاش هەر لەو کتێبەی ڕازیاتر بەدەر دەکەی، کتێبەکە خۆی هەیە ئیبن ڕوشدیش هاتیە تەفسیری کردیە، تەفسیری طەبیعەی کردیە، لەوێ شتێکی گرنگ دەرێ ئێمە هەمومان ڕەئیمان وابوو کە ئەو گەردوونە نە سەری هەیە و نەکۆتاییش ئەزەلی و ئەبەدی، بەس ئەفلاتون ئەو ڕەئی نەبوو، درێ ئەفلاتون لە ناوماندا ڕەئی وابوو کە چۆن ئێستا بزانە ئەوجا ئەفلاتون چونکە خەتەکی دینی هەیە باپیری نەبی بوو و سۆلۆنی باپیری و لە زۆر سەرچاوی تر ئەو ڕەئی وابوو نەخێر ئەوەی ئێستا کە دەسەڵمێنرێ و ئەوی ناوێن لێنە بیگ بانگ تیۆری ئینفیجار الکەبیر، ئەو لەو سەردەمی ئەو ڕەئی هەبوو و نەکەر ئەو زۆربەی دینداران ئەو ڕەئیان هەبووە، یعنی وە کتێبە ئاسمانیەکان هەمووی کتێبە ئاسمانیەکان دوو شتیان گوتێ، یەکیان خەڵق کە گوتیان سەرەتای هەیە، دومیش تەعەدودی گەردون چەند گەردونە، لە تەورات زیاتر لە 200 جار باسی سەماواتی کردێت، قورئان ئەیش 200 جاری باس کردێت بە هەردوو سەماوات و سەماوات، یعنی بە دوو نەوع وە باسی 7 ئاسمانیشی کردێت، جەوا عیلم دەیگاتێ نایگاتێ ڕەئیەکی هەیە ئەوڕۆ سەوەی جۆرە ڕەئیشکە هەیە، ئەوە قورئان باسی 7 ئاسمان و باسی کورسی و عەرشیش دەکات. عەرش ڕاست هەندێک فەقیر حاڵی دیندار ویان زانیا کورسیەکە و باسی گەردون دەکا و ئیستەوا على العەرش، یعنی دەبی ئەو گەردونەی مەکە فراوان دەبی و ئەساسەکەی یان ئەی پێیان ناوی کە تۆی ناوێنە خەلا یان بۆشایی نییە، ئەوە عەرشە، عەرش زۆر گەورەترە لەو گەردونەی، ڕەنگە ئەوەی ئێستا کە پێی گەیشتینە
لەبارەی کوارکات ئاخیر ئەسڵ ئەتۆم وایە دەزانی زەڕە لەوەی لە زەڕەی بچووکتر یان کرد نابی لە قورآانی باز دەکا باسی زەڕە دەکە باسی ئەزغەر من و ئەکبەر من کەواتە دین زانیتی لە زەڕە بچووکتر هەیە بەڵام دین یان کتێبی ئاسمانی کتێبی عیلمی نییە کتێبی فەلسەفیش نییە بێ ئەوانە شەڕەکە هەیە لەبەرچی ئەوەی شەڕ نەکرد ئەو لە بۆ ئەوڕۆ ناتێتەوە ڕۆ پرسیارەکەت هەیە ڕاست جوابی ئەوڕۆ بداتەوە هیچ سبەی نێژ نەخێت ئەوەی لە بۆ هەموو سەردەمەکان مەبادی ئاساسیەکانی گەردوونت پێدرێ دەبەرێت لێرەدا ینی مشکلەی ئیلحاد لێرە ڕادەست پێ دەکە کە بە تەواوەتی ئەو پەیامانەی پێ ناگەن ڕاستە خۆشی ناچتە سەر دیراسەتی کتێبە ئاسمانەکە لە ڕێی وەسیتە دەچی وەسیتەکەش گەلێک جار سەلامەت نییە فەقیری ڕەنگە ینی حەزی لێیە خزمەت بکە حەزی لێ پەیامەکەی باشەوە بەخۆشی وا دەزانی زۆر چاک تێگەیشتووە بەڵام بە باشی ناتوانانی پەیامەکە بگەینی زۆر جار هەیە ئەو محەممەد غەزالی ئەو قسەی کردێ ئۆباڵی نیوەی ئۆباڵی مولحیدەکان دەکەوێتە ئەستۆی ئایندارە ئەوە بۆ بگرن ئەگەر نی سعات چل دقه ئەو مۆزوعانە تەزێک دەبی بە پچۆر پچڕ و کورتکردنەوە و زەختی لێبکەیت ئەو مۆزوعانە گەلە دوور و درێژن زۆر قوڵیشن دەبی بە پچۆر پچڕ دەبی معلوماتەکە وابی یعنی هەر ئەوەندەش دەکرێت جا گلەی لەوەی مەکەن ئەگەر تۆزێک بە کورتی و بقورتی و بە پچۆر پچڕی ئەو بابەتانە باسکە ناتوانین منهەجەکی هەبڕێک و پێچی باز دەبی دەرێ نیوەی ئۆباڵی ملحیدەکان دەکەوێتە ئەستۆی دیندارەکان لەبەر چی وێتی لەبەرەوەی دیندارەکان ناتوانێت بە جوانی دینەکەی بە ملحیدەکان پیشان بدەن لەبەر هەندێ وەکو بری تەبریئە چەند دەکات ئەز ملحید لەولایە وەکو بری لە لای عیلم فەقیری هەر بە باشی مۆزوعەکەی پێ ناگات لە لای فەلسەفە هەر بە باشی پێی ناگات لە لای ئاینیش کە پێی ناگات ئەو باردۆخی لە بۆ دروست دەبی وە شتی تریش جاریش وایە خەڵکەکەی بە نەزانی کە ئاین پیشانی کابرایەکی مسەقەفی ملحید دەدا یان حتا ملحیدیش نیە مسەقەفەکە کابرا ئەگەر ئەوەی بەدین حساب بکە ئەو ڕێیە ڕاستن دەرێ ئەوە یعنی ئەم نمونەکەین دەرێن مەلائیکەت قەمچێکی لە دەستە سواری هەور بووە ئەو دەزانی لە بۆ چی دەبا جاروێ قەمچێکی لێدا تا بروسک و گەوارە و بارن بنیامین ئەو کۆنا سەرۆکی ئەمریکا مانعەتە سەواعقی دیتەوە مەلائیکەتی ئەوە دیندار بە غەڵەتی کە معلوماتە چ دەگەین کە ئەویش دیت تاو معنای دەرێکاکەوە ڕاست دەرنەچوو ئەو شەحنات یان پێشان شەوە هەبوو یان ناویان لێ نابوو جن دەیانگۆ منداڵن دەبان ناچار دەبووە سەردەمی خۆم بەبیرم دێت سەرکە گورگەچیان لە پاڵ منداڵیدانیان حرەسیاتیان لێ دەگەێت زۆر جار پشیلەیان دەپشتیان بە ئەو پشیلە شەوە لە ناو پشیلەی دێ لەوەی دوای دەرزی تیتانوسیان دۆزیە و کۆتایی هەتە ئەو مۆزوع یعنی لەبەرەوەی ئەنجلس ناوەکی خۆشی لەوەی نەکە ئەنجلس ملحیدەکی زۆر زۆر گەورەیە بەڵام زۆر بەڕاستی زۆر نووسەرێکی بە قووەت زانا نووسینەکانی لە مارکس و لە لینین لەوانە زۆر زۆر بە قووەتەیە ئەنجلس صاحبی چەندین کتێبی گەورە گەوری وەکو أصل العائلة ديالكتيك الطبيعة دور العمل في تحول يعني أوادر دور العمل في تحول الإنسان إلى دور العمل في تحول القرد إلى الإنسان أو زيادة الباسوي كار دوري هي لسر ورسرخاني ميمون لبو إنسان خلكي وزن داروين أو رأياني نبو داروين صار قانوني دانا وجودها موضوع بلام أنجلس أو رأيي كم زارداك إنسان لميمون وراء هاتي زين قصة خوش دكا لباري أو قسطاني دين دار لبران برمحي يعني توهر
شتەشی دەرەی و شکست دەینی ئەوزارە شتەشتر دەرەوە دەرەوەچی سەنگەری دۆڕاوی جەبهەی حربە ئەو سەنگەری دەدۆڕین سەنگەرش کە خۆی تون دەکات و لە پشت ئەوش دەدۆڕێنی بەرەبەرە سەردەمی ئەنجلسیش ڕاست بوو دین ئەوا لە دۆڕان بوو سەردەمی ئەنجلس سەدەی گەرمەی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 کە شیوعیەت زۆر بایی هەبوو ئاین زۆر زەعیف بوو بۆ ئەو کاتی بەڵام بەدەست چێ بەدەست ئایندارەکانەوە بەنە ئاین بەخۆی زەعیف نابی ئایندارە ڕەیەکانی زەعیفان ینی خوێندنەوەی کەمە بەرهەمی کەمە لە عیلم نابوو علمی شەیتان ناوی لە فەلسفە هەر حرام کرابوو بیرکاری دەیانگو علمەکە نەسوودی هەیە نەقازانج کیمیا لەبەرەوەی خەڵک دۆڕی هەر حرامە گەورە فتوای گەورەی وا هەبوو شعر هەیە ئیمامی زۆر گەورە دەرێ خۆ مەشغوڵکردن بێزە لە فقه ئەیکە هەمووی علمی شەیتانە لە کاتێک شەیتان هەر علمی نییە لە قورئاندا لە سەدان ئاەت داوای علمدا داوای دەکات دەرێ كيف بدأ الخلق نك خلق كيف خلق نا كيف بدأ دري أول بو ويناكي والذين يتفكرون في خلق السماوات والأرض درت زي أواني كفكر لخلق السماوات أوجد بيدا دروا حكمات يعني داواي عقلك داواي وعيدك داواي تفكرك داواي أوانتك كتي سرد صورة مني عند الشيء أو رأيان يعني هبو هر سنة أو رأيانش يعني لدل سوزيان بوا بەڵام وەکوبری لێرە قسەکەی محەممەد غەزالی دیتی درکە ئاین بە نەزانی خزمەتی ملحید دەکە مفەسیرێکی ئینجیل قسەی زۆر خۆش دەکە ئەوەی بە تەفسیرێکی جوان لە ئینجیل بکە بەتا ئەخیری ڕاست ملحید دەهێت ڕاست دەکە یعنی بەڕاستی کە دەیخینیەوە دەڕۆی هەتا ئەخیری تووشی ئەوەی دەوی باوەڕت پێی نابینێت زۆر شتی تریش هەیە ئەنی بۆ نمونە ئایندار لە درسۆزی بووە ئەوانە زۆر جار هەیە مشکلەش کەشێ باسی حەدیث دەکرێت طبعا حەدیثی ڕاستەقینە ئەو هیچ شک و گومانی نییە حەدیث پەیوەندی حەدیث بە قورئان چۆن ئەوی گەورە زانایەکان چەنەوەی ئیشی من نییە من ئیشیمە فەلسەفەیە لەو بابەتەی علمە زیاتر بەڵام فقه نییە بەس ئەوەی کە بازەکەم بۆ نمونە دکتۆر مستەفا زاڵمییان قەدیمی شەر بە باس کرا حەدیث شتێکی نوێ زیاد لە قورئاندا ناین قورئان منشأ حەدیث موەضحە تەوزیحی دەکات بەس شتێکی نوێ داناینی کە لە قورئان نەبووی تەنها شەرحی ئەوی بەس گەلە جار هەیە لە ڕیوایەتەکان کە دێت تەماشای دەکەی گەلاک شتی عەجایبی تێدایە کابرا شەرت نییە بە خیانەت ئەو ئیشەی کردی وا تێگەیشتێ فەقیر چکە مادەمەها نەست لە چێ ڕاد دەبتە معریفە هەر مادەم کەتە ناو مێشتی ئینسان بە مەفهوم کەتە ناو مێشتی ئینسان لە نەس دەکەوی دەبتە معریفە بۆیە ڕیوایەت معریفەیە نەس نییە ینی ئینجیل و تەورات و براهما و زۆر ئەو کتێبانش لەوەی هاتێ کابرا بە دڵسۆزی وەی زانیە هەریگرتێ چی هەرگرتێ تێگەیشتنەکەی هەرگرتێ لە مێشتیدا لەگەن تێگەیشتنی ئینسانیش هەر سەردەمە بۆ نۆعەک بە جێرەی وەزع دەوروبەری خۆی لە ناس دەگا حەدیث دەگا لە تەورات دەگەڵین بە تێگەیشتنی خۆی هەری دەگری رأساً معرفەی ئینسانی دەکەوێتە سەری مۆری معرفەی ئینسان دەتە معرفەی ئینسان ناقدا وێ مثلا ئەو حەدیثانش کە یارمەتی دەری ئیلحادن بە دڵسۆزی کابرا هەری گرتیە هێنایەتی دەرێ بینی لە بینی ئاسمانەکان بینی هەر ئاسمانە و ئاسمان 500 ساڵ ڕێ دوورە 500 ساڵ چی هەر بینی هەر بەس ئەستێرەی دراوسەی مانای ئەلفا کۆنتۆراسە 2 ساڵ و نیو سەنەزەوئی لێمان دوورە ئەدی مەجرا کەشکەشان ئەوی لە تەنیشتەمێ جیرانی مێ نای ئەندرۆمیدە 2 ملیۆن و ساڵ سەنەزەوئی لەمە دوورە سەنەزەوئی یعنی چی ئەو وەحدەتی گەردوونیە ینی بە یەک چرکەی خێرایی ڕۆناچی 3000 لە دەوری ئەردی دەسوێتەوە ئەدی بە سعاتەشی چەند دەڕوە ئەدی بە
سەرش چەند دەڕوە ئەوە سرعەیەی وحدەی کەونیە دوو ئەندرۆمیدیا مەجرەی جیرانی ئینێ مەجرەی جیرانی ڕێکا چێشان ئینێ ئەمە لێوینە طبعا 100,000 ملیۆن مەجرە هەیە زیاتریش ئەوە جیرانیە 2.5 ملیۆن سەنە زەوئی لە ئێمە دوورە ئێوە درێن مەسیرە 500 ساڵ ئێکابرا ئەوە بەدین تێری تووا بەدین گوتت ملحید تەمەشا دەکە تەماشای تەلسکۆپ دەکە تەماشای ئیختیباری گەردون دەکە دەبینی 500 ساڵ ڕێ هیچ نییە لەوەی بەغەڵەتی ئەو نوعا زانیاریانە بەغەڵەتی کە باسیەکەی و بە ناوی دینیش زۆر کاریگەری هەیە زۆر بەخرا وی زۆر گرنگە فەرموو دەکەنی ئەوانەی ئەمە زۆر دەستخۆشی لەوانە دەکەم کە حرەکەتی زۆر هەیە دەبابی لەناو کورت هەبی بەس لە ناو عالەمی ئیسلامی هەیە کە حەدیث بە جێرێ لە ئەسڵدا پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر باسی حەدیثی وا کردی گوتی ئەگە موافق نەبوو لەگەڵ گوتی زۆر بەناوی من دەگوتری ئەگە موافق نەبوو لەگەڵ قورئانەوە حەدیثی من ئێستا حرەکەی زۆر باشێ ئەنی وا دەگەڕێن لە دنیای لە ناو حەدیثەکان ئەوەی موافق نەبوو ئەخرت هیچ 500 ساڵێک لە ناو قورئان نیە قورئان باسی کردوونێکی زۆر گەورە دەکات سەماوات العولا ینی لە موسعون ینی باسی گەورەی گردون زۆر زۆر بە گەوری دەکە 500 ساڵەوەە زۆر کەمە لەبوو ینی بینی ئێرە و مانجیش 500 ساڵ ڕێ مەسیرەی ئینسان ڕەنگە نەگاتی بە 500 ساڵ ئەوانە هەموو یارمەتیدەری ئیلحاد بووینە الحاد ملحد بەخۆشی وەزعی نەفسی وایە بە کەمە معلوماتێکی تا ینی ئێستا مامۆستایەک لەو ڕۆژانە گوت وڵا بزانم معلوماتەکانشی دقیق نییە هەندێکی لەو کەلەن و پەلەنانەی ئەی فەجەواتی دیندار وەرەگری هەندێکی لە شتی تر ینی باز لەوەی دەکەدرێ دینەکان هەر سەردەمە طبعا لە هێگلی وەرگێ هەر سەردەمەک بەجێری سیرائی تەباقی ئەو سەردەمەی هاتیە هێگل چکەوەی وتی اختلافی ئەفکار لە اختلافی ئەدیان لە ئەسڵدا هاتیە دینێک بە سەردەمەکات یان تەنانەت باسی ئەوش شیان دەکە زۆر ئەوە پاڵپشیان دەگران گوت دین لە ئەسڵدا بە تعددی ئالیها دوای شمێدت تحقیقەکی عالەمی کرد دینیشی نەبوو گوتی وەڵی کاکە ڕاز نییە لە حرە کۆنەکانە من دەبینم هەمووی هەر خواپەرستی هەبووە ڕاستە جاروەیە شەریکیان لە بۆتان نایە شەریکە چۆن مەش هەیە هەر شێخەکی ئەوەندە زۆر خۆش دەوێ یا شێخ فلان ئەوم دەبوو بکە بود لە بدلسۆزیتی ئەوە بەس شریک وەکو ینی نەوەک لە شەراکەت ئەخر شێخ چی پێ دەکرێت هیچ و ئەنبیا پێیان ناکرێ هەموو دەگەمە غەیبمان بزانی وایە لە ئێستا کتار تو خێر خی گەور هەموو شتێک لە دەست خی گەورت نایبری یا شێخ فلان یا ئیمامی عەلی ئەو شتم لە بۆکە یا عەزرەتی حوسێن ئەوم لە بۆکە یا نازم پێدا بڕی ئەو پێی ناکرێ فەقیری ویتی لە عەبدە يعني لآيات كان بس إذا عبدا ورسولا يعني رسول عبدا جت زي اعتيادي أو يعني تأثير زور لسر ملحد دكاب يعني أقول كي نزاني يعني صار زانبون لآينك خود وبناي آينج بتايبتي لسر دايما وعي مثلا قشر بەرگەی تایبەتی لەبەرە مامۆستای ئەینی بەرگەی تایبەتی لەبەرە دەلای لامای تیبت بەرگەی تایبەتی لەبەر خەرک وەرزانی دینە ئەوە ئێستا جاروێ کتێبە بەرگە ڕەخەکانیش هەتا زۆر نەبوو خەرگویان دەزانی کتێبە ڕەخەکانیش لە مستوای قورئان دینە نازان دین تەنها وحیە باقی کە معریفەی بەشەریە دەبی بەس خێرای تۆزێک باسی باقی بەشەکانی تر بکەین ئیلحادی ئێستا مەودایەکی زۆر کەم بوویتەوە چکە پێشان لە ئاسمان بوو ئاسمان عایدی بوو بە نمونەی لە هەموو ئاسمان دەینە بەڵام دوای نەزەریاتی علمی گەورە بەتایبەتی کەی زۆر باوی ئاسمان بوو
دیندار باسی ئەویان دەکرد هەموو ئیشەک خوا بەخۆی دەیکە دوای سەبت قوانین دۆزرایەوە کیپلەر قوانینی دیتەوە نیوتن بەس خۆشترین شتی چێ بوو ئی لاپلاسی بوو لاپلاس کتێبێکی دروست بنای میکانیکە سەما پێشکەشی ناپلیۆنی کە پێشان وابوو کە مەجموعەیەکی چاپات دەکرد پێشکەشی ئیمپراتۆری دەکرد ئەویش تەماشای کرد هەموو لاپەڕەکانی هەرداوە دەبینی ناوی خوا هیچ تێدا نیە وتی ئەرێ لاپلاست و شتێکی باش نووسێ بەس ئەدی خوا لەو ئاسمان وتی وڵاوە قانونم دیتەوە لە ئاسمانی پێویست بە ناوی خوای هەر نەما بالفعل ئەگەر تو وات یعنی ئەگەر جوان ئاینەکەت نەگەیان کە کاکە خوای گەورە ئەوتە لە قورئانی درێ ئەلا لەهو الخەڵقی والئەمر خەڵقیش ئیوە ئەمریش ئیوە یعنی خەڵقی کردیە ئەمر چێ یاساکانیشی لەگەردانایە تو کە ناوی یاسا نەینی بە معناوێت هەر بری بخوا بەخۆی ئەو ئیشی دەکە خوا بەخۆی بە یاسا بە ئەمر داینایە یاسای دانایە لە بۆ ئەو گردونی پەیامەکە جوان ناکە لەبەر هەندێک لاپلاس دەرێ ئەمێن یاسای ئاسمانم دیتەوە پێویست بە خوای ناکە بالفعل ئێستا کە شتێکی دەکەی بەجێری ئەو یاسایانە ئەگەر لە یاساکان توڵ نەبیەوە دەرێ هیچ خوا دەوری لە ئیشەکاندا نییە ئاسمان بەجێری قانونی جاذبیە بەجێری قانونی تێرمۆداینامیکس بەجێری قانونی بۆیل بەجێری قانونی کیپلەر بەجێری نیوتن بەجێری قانونی لیبلیس ینی بۆنە ئیش دەکات هەشەوا تێدەکا ئەوانە قانونەکانیان دیتەوە یەکێک باسی نیوتن دەکات دەرێ یەک لە ملحی دەکەن دەرێ وڵاو قانونانە کە بووە تاریکایی نیوتن هات ڕۆناچی خستنە سەر و ئیشی نانە قانونی تەبیعی لە دەست ئینسانیە لە پێش نیوتن و لە پاش نیوتنی بەداخەوە کارەبا کوژایەوە زۆر بەداخەوە بەڵام دەنگەکەم ڕەنگە بێ ئەمە بەردەوام دەبین لەسەر دەنگ ئەگەر ڕەنجشم نییە ئەوە وەزتان ئاسایی تایبەتیوانەی لە دەرەوە هاتن یەکتر دەبین ئینشاڵە بە تاریکیش بێ ئەزم چەندە خۆش ئەوە قسەکەمان بەردەوام بی لاپلاس لاس ڕاستی ینی وەک کردیا دەستکەی گەورە ئەوە سەردەمی ئەو کاسمان ملحید وەکوێ زەخیرێکی زۆری فکری هەبوو دوایی بەرەبەرە ئەو زەخیرە فکریانە لە ئەنجامی دۆزینەوەی قانون دینەوەی وەکوێ سەحوەی دینی و سەحوەی علمی کاتەگیان سەحوەی فەلسەفیانە کە نێزیکێکدنەوە بەرەبەرە دەرد کامی ئەسلی دینی هەیە لەبەرەوەی ئێستا ئیلحاد بە کورتەکەی دۆزینەوەی دۆزینەوەی هەندێک کیمیایی لە مەیدانی کیمیایی مادە المضادە زۆر زەربەچی گەورەی لە ئیلحاددا لە مەیدانی بایۆلۆجیا شکستی فەلسەفەی تەتەور و هاتنەجێی لە جیاتی هەندەسە تجینات زەربەچی زۆر گەورەتری لە ئیلحاددا لە ئاسمانیش دۆزینەوەی بیگ بانگ تیۆری شەرکی بیگ بانگ تیۆری زۆر ڕاستبی بەڵام فکرەکە تقریبا ئەوە ئاخر وەکوورە سەنگەری ئیلحاد بوو کە کەوت شکستی هینە علم بەخۆی ڕێچکەی خۆی گرتیە بێلایەنە بۆ ئێستا ملحید لە ئاسمان نەما ساعتە سەر عەردی سەر لە چێ ئاخر سەنگەریتی لە بە دوای تاریخ دەگەڕێ بە دوای مەعاختر لەسەر ئەنبیایەکان بە دوای ئەو تاریخانە دەگەڕێت کە بە غەڵەتی نووسراینەوە بوونمونە حەزرەتی نوح چۆن چی کردیا لوت چی کردیا بەجێری هەندێک خەڵک کە نووسیتەوە بە دڵسۆزی یان حەزرەتی ئیسا چی کردیا یان چەند ژنیان هینە یان پێغەمبەر صلی الله علیه و سلم لە 6 ساڵی فلان ژنی هینە لە دوای ئەوانن کە ئەو تاریخانە خۆی بنووسرایتەوە لە ئەسڵدا ئەم تاریخەکەتان پێدرن بۆ نمونە زۆر معتەبەرێت دەرێ
ئێمە لە خانەقین تەنج خانەقی ناوچکەی هەیە وەڵای سەر لە بیرم دەرێ 70,000 جاریەمان ئێتەمەشەکە هەینی هەموو شەرق الأوسط 70,000 نوتکانی ملیۆن نەبوو بەناوی ئەلف تاریخەکەی نووسی غەڵەتە هیچ نییە ئەوە خۆشیان وەدەرن ئەمە ئەو تاریخەمان وان نوشتەوە هەرچی گوێمان لێ بوویتەوە نوشتمە ئەیش بە دڵسۆزی وەی زانیە شتێکی باش دەکات وێسە ملحید بە دوای ئەو مەئاخدانەیە وەکو بری بەلای دەگەڕێت حرب عەسابات دەکات بوویتە ڕائیەکانیشی بوویتە شاست ئەنساری زۆر کەمە لە جیان خۆی ئەوانەی کە دینیان نییە ملحید نینە مەسەن بۆ مەدرن ئەوەندە ملیۆن کەسە دینیان نییە دینی هەیە بەس دینەکە گەرم و گوڕ نییە وەکو ماوستۆن کات خۆی وەفتە کە چوو بەلای گوری وەڵاگا و دینی ئێوەم بەگەرم گوڕی هەبوو هەبواە ئەمن پێویستم بە شوێت نبوو بەڵام من کۆنفۆشیۆسیم هەبوو کۆنفۆشیۆسی لەوە ئەو سەدەمی بەکەلگنێ ئەو ناکە بێدین و بێ ملحید یعنی ملحید ئەو جودایە ئەوە هێشتان پێی نەگەیشتووە پێی دەگا چکە سەدەی 21 سەدەی دینە 4,000 عالمی زۆر گەورە کۆبوونەوە لە نیویۆرک وتیان سەدەی 21 سەدەی دینە ئەوجەوە چۆن دێ جودایە بۆ ئێستا ملحید وەکبریم دۆمینی بیرکردنەوە و مناقەشات و ئینتلافی زۆر تەسک بوویتەوە ئێستا دەی مەسەریکە لە چێ لەبەرەوەی کە باسی سەدەی 19 و لاپلاس و سەردەمی ئەنجلس و داروین و مارکس و ئەوانم کرد سەدەشی زێڕین بوو لە بۆ ئیلحاد ئێستا زۆر کەم بوویتەوە ئەو کاتی دەستورەکانی جیهان زۆر بەکەمی ناوی ئاینی تێدامە بەڵام ئێستا هەموو دەستورەکانی عالم هاتوونە و فەڕاکی مادەی دینیان لێ دروست کردیتەوە بێجگە لە فەڕەنسا و ئەمریکا بەڵام ئەمریکا سوێندی ئەوەکانیان هەموو ئاینیە و وەسیقەی استقلالیشیان هەر لەسەر ئاینە دیسان کارەبا پێ بوو کوژاوە ڕەنگە مۆلی دەبی تەحمل نەکە ئیجاری یەکەم نەواشکرد دەبی ئەو عیلمانەشمان هەموو هەبی ڕوانی خواری بکوژین ئێستا لە ئەوەی ئەخیرمان دامان نابوو بینە سەر ئاخر سەنگەری ئیلحاد وەڵایوە دەبی لە هەڵقەشکە کە لە هەموو فەرعەکانی علمی کۆتایی هاتیە تقریبا مەسوم بەڵام کۆتایی نییە جەدەلە هەر دەمێن چکە ئینکانە ئینسان ئەکتەر و شەیئین جەدەلە یعنی ئینسان تەبیعەتی جەدەلی هەیە ئێستا زۆربەی لە مەیدانی فیزیای کوانتم لە کیمیا و بایۆلۆجیا و تەنانەت بیرکاری باڵا و علومی کەونوانە کەمتر ماوە ئەوەی ماوە ئێستا لە فەرعەک لە فیزیا نەکەمووی فیزیای نسبی ئەو مشکل لە فیزیای کوانتەمە خۆشیان لە ناوەخۆ زۆر ناڕێدەکەن ینی جەدەلە زۆر لە بینی خۆیان هەیە بە کورتەکەی هەرە بە قووەتەکەیان ستیڤن هۆکینگ بوو کە دەرێ باسی زۆر شتی عەجایب دەکەن باسی 3 دەقەی یەکەمی گەردونە یان ستیڤن واینبێرگەر باسی لەحزەک دەکەن بەڵام هیچ بەبێ بەڵگە یان جاروی ستیڤن هۆکینگ باسی وەقتی خەیاڵی دەکات خەیاڵی زەنگ لەگە چیتی لەگە بۆ زەمان بە ناقس ئای لەژێر ڕەک ئای پێدەرێن خەیاڵی هیچ نییە ئەن مامۆستایەک قسەی لەوە بکەن کە ستیڤن هۆکینگ مامۆستای بوو گوتی لێمان پرسی ئەرێ ڕاستە تو باسی ئەوی دەکێت خەڵق بەبێ خوای گەورە بکری وتی وای لەو پرسیارە بەسیتە و گەورەی وتی چۆن دەکرێت وەڵام ناکرێت چکە ستیڤن هۆکینگ اعتیمادی کردە سەر جاذبیە و وزە ئێوانە شەر خەڵقن ئەوانە شەر مادە تا معنای هیچ شتێکی نەکرد فەسەر الماء بالماء
ئەگە ماجال هەبی تۆزێک باسی هۆکاری ئیلحاد دەکەین لە کوردستان. هۆکاری ئیلحاد لە کوردستان تایبەتترە لە شوێنە ئەو بەو شێوەی ینی ملحیدەکانی کورد زۆر پوڵ نەبووینەوە بەین شارزای ئاخر سەنگەری ئەوەی ئێستا مقاومەی ئیلحادی لێ دەکرد لە فیزیای کوانتم ئەویان ئاگەلەوەی نییە. بیر و باوەڕەکانیان ئەوانەی کە ئەتیمادی دەکەنە سەرێت وەکوری داینەمیکەکانیان میان میکانیزمی زۆری سەدەی هەژدە و نۆزدەیەکان ڕەت بووە، یعنی قسەی نیچە، قسەی ئەنجلس، قسەی سپینۆزا، یعنی قسەی هۆبز بۆگەتانە سپینۆزا و هۆبز ئەوانە ملحید نینە، بە دوای دینێکی ڕاستەقینە گەڕاینە، ئەوەی مەسیحیەتیان عەقڵ نەگرتێت. زۆر جارەوە لە تاریخیشە، یعنی مشکلەکە ئیبن عەرەبی و لەگەر ئەبوو عەلا و لەگەر زۆر لەگەر ئەوانە هەیە، یان ئیبن سینا یان ئیبن پشتوانش. لە کوردستان هۆکاری زاتیە زۆر، ملحید لە کوردستان معلوماتەکەی زۆر زەعیفە، جاری یەک ئاەتی لەبەر نییە، خۆی ملحید وا باشە پێ قورئانیش بخینتەوە، ئینجیلیش بخینتەوە، تەوراتش بخینتەوە، ئەجر دوای کتێبەکانی ستیڤن هۆکینگ بخینتەوە، کتێبی مارکس بخینتەوە، بەکەی خۆی ینی کتێبی چی زۆر بەقووت مادی دیالکتیک با بخینتەوە. ئەو چەند شارزای ئەوانە نییە زۆر، نی هەندێک شتی سەطحیە، زۆر کاردانەوەیە، کاردانەوەی قەومیە، ئەویش ناحەقی نییە. دەبینی عەرەب بە ئاەت بە ئەنفال ناویان لێنە ئەنفال، تورک بە ناوی دین، ئیران بە ناوی دیت، هەن ناحەقی نییە تا ڕادێک ئەو ڕۆفعلەیە، بەڵام دەبی بزانی ئایا دین ئەو ڕەئیدایەیان ئەوە هەر بە ناوی دینە. لە ینی شتێک هەیە وەکوی سایکۆلۆجیە لە بۆ زۆر سیاسی و ئەوانی کە تۆزێک مفەکرین لە کوردستان دەردەکەی لە کوردستان پێی دەگرێت تەقەزم سەقافی، لەچی ینی زۆر ئەوەی دوور دەرش بەس مەجالەکە کەمە، ئەم باسی ئەوەی دەکەم کە تەقەزم سەقافی لەوەی یەک لە نەتیجەکانی ئەوەیە لاسایی جیان دەکرێتەوە. خۆ لاسایی زۆر جارەوەی خراپ نییە، بەزێت لاسایی لایەنی سەلبیەکی بکەی ئەو خراپە. زۆر جوان تەماشاکەن مارکسیەکانی کوردستان لاسایی پۆلپۆتی و هۆشیمینە و ماوی و یان خەڵکە توندەکانیان دەکرێت، نەچون لاسایی ئەوی لایەنە باشەکانی مەسەلەن ئەزمموی یوگۆسلاڤیای تیتۆ خراپ نەبوو، ئەزمموی خودی لین لەبارەی حرەکەی وەتەنی خراپ نەبوو، مارکس لایەنی اقتصادیەکەی هەندە لایەنی علمی هەبوو، قیمە الفائزە یان نظریە البؤس المتزاید خۆوانە خراپ نەبوو، ئەوان نەدەهاتن ئەوانەکەن دەچن لای یان لە وجودی سارتەری هەیە، وجودی کیرکیجاری هەیە، یەکیان ملحیدی بێ معنای یەکیان تا ڕادێک شتی تێدا. ملحیدی کوردستان تا ڕادێک هەندێک لە ڕەوشەنبیرانش لە لاسایی لایەنە سەلبیەکانی دەرەوە دەکەن، ئەوی دەینن ئیستیراد دەکەن، ئەو خراپە، ئەوە پێی دەگرێت دەردی تەقەزم سەقافی. لە کۆتاییدا ئەو بابەتە زۆر دوور و درێژ و گرنگ و پێویست و بەڵام دووبارەی دەکەینەوە، نابی بە ملحید تەمەشای بکەی بە موجرم، بەڵکو دەبی تەمەشای بکەی کە ئەوە بە دوای حەقیقەتێک دەگەڕێت. زۆر خۆشە تو پێی پیشاندەی جێیەکی لێ بزر بووە، نەک ئەتو فکرێکی بەسەردا فەرز بکەی، نە. بۆ نمونە یەک کۆمەڵە مەدرسە هەیە، ئەتو بەس گلۆپێکی لە پێش مەسەکان پێکە بێ ئەوە وایە ڕێی، ئەوە مەدرسەی شوێتە ئەو تەڕێی خۆت هانی بدە، ئەو مەدرسەی سۆشیالیستە ئەو تەڕێی بخوێن ئەس ئەسلیەکان، ئەو مەدرسەی لیبرال بخینەوە، ئەوش مەدرسەی دینیە بڕۆ بخینەوە بە جوانی، هەر چاریە دەبی خۆت کام لا ڕێیت لەسەر بوو ئەوها دەبی ئەوها یارمەتی ئەوانە بێجوانە تا ڕادێک سەری لێ شێوایە فەقری نازانی لە چێرا هەندێک جملەی کۆنی هەیە، هەندێک جملەی تازەی هەیە، پێی تێکەر ناگرێت، پێی تەوحید ناکرێت، نازانی چیان موقفی دینیە، نازانی چیان موقفی معریفەیە، نازانی وحی چیە، فقه چیە، ئەمی لێ تێکەر و پێکەوە، نازانی ئینجیلی ڕاستەقینە چیە، تەفسیری ئینجیل چیە، نازانی ئینجیلی بڕنابا کامێ، ئینجیلی چار نسخەکەی کە چۆنە، یعنی ئەوانە وەسئی ملحیدە. بۆیە نابی بە چاوەکی
ئەو تەمەشا بکرێتەوە مجریمە و هەر یەکجاری لە قوڕێبی بە خوارێ نا وای تەمەشا بکە ئەگەر تو زانیاری زۆرتەیە تو بە دکتۆر ئەیش نەخۆش یعنی بەلای کەمی دەبی ئەوی بکەیت ئەگە بەو چاوەشتمە بە چاوی ئینسانیت تەمەشای بکە دووبارەی دەکەمەوە تەنها زاڵم ستەمکار گەندەڵکار ئەوانە چی نابتۆ لە ناو ڕەئی ئێمەدن ئەیکە هەمووی برای خۆمان ئینسانە پێویستی بە یارمەتی دان هەیە وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکەت ئێستا ئەگەر مەجال هەبی کۆمنتەکان و گفتوگویەک لەسەر کۆمنتەکان دەکەین ڕەیەکی زۆر هەیە دەرێ ئەگەر لە سەعات نۆ لە بۆ دەشتەکی دەدەقە چارێکێکی زیاد بکەین قەید ناکە ئەم ئەو ئەگەر ڕەئیتان وابی دەستان خۆشبی لەسەری دەڕێن ئەوانەی کە دەست خۆشیان کرد زۆر زۆر سوپاسیان نەکەن زۆر سوپاسی ئەو بەشداریە زۆر گەرمە دەکەین یعنی بەشداریکە گەرە زۆر بووە لە هەزاران تێپەڕی بووە ڕەیەکی هەبوو داوای کرد بوو بە تەنها لە بۆ ئەو گروپی نەبی لە بۆ خەڵکی تریشبی ئەوەش خراپ نییە ئەگەر چارەسەرێکی بکەین وڵی تازەوە دەبینم کاکسایی دەنگ نزمە وڵی ئەوم ئاگەلی نەبوو ئەگەنا ببورن ئەگەر نزم بووە زیادمان دەکرد وڵا ببورن ئەوە کاک ئەو بەکر پرسیارە کاک ئەو بەکر ڕەسوول دەرێ وایە ئەڵێن محتەزیلە باشترین فەیلسوفی مسلمان بوون فەلسەفە زۆر زیرەک بوون بەڵێ بالفعل وایە معتەزیلە زۆر زیرەک بوون بەڵام ڕەئی غەڵەتیشیان هەبوو وەلەو معتەزیلە تووشی وەزعەک بوون یعنی ئەویان خراپ بوو خەڵکیان دارکاریش دەکرد لەسەر ڕەئی بانجی شتێکیان دەکرد ڕەیەکی خۆیان پێدەگۆ گەنەی سەلماندابان تێر و پڕیان لێت خۆی کەسێکیان هەبوو مدیری دیوانی خەلیفە بوو ئەو دەورێکی زۆری هەبوو لەو لێدان و کوتانە بەڵام دوای دەردە چ خراپیان درایە وەکوری بۆ سیڕاگرە بینی فقه و فکر ئیتر معتەزیلە تەقریباً شتەکانیان هەموو سوتێنرا شتێکی وان نمایە ئێستا تەناقولات تا ئێستا نازانین چەند لە ڕاستە جاروێت توهمەشیان پێ دەکرێت ئەوانە هەیە ئەرکاک ئەو بەکر ڕەسوول باسی ئەو حەدیسەش دەکرد دەرێ زەعیفە طبعاً حەدیسێکی زۆر هەیە زەعیفە بەڵام تازەوا دەرێک وتری زەعیفە ئێخۆ ئیشی لەسەکرایە ئەو وەکو دین چووە ڕۆیشتیە گەشتە خەڵکی و قسەی لەسەکرایە لە بەندێ وەکوری دەبابی زوو ئەو قسانە بکرا بەهایە باش بوو کاک خەتاب لە تۆ دەستی خۆش بی کە بەشدارێکی زۆر چاڵاکە پرسیارە شێتر لەسەر دەمی ئێستا شتێکی نوێ هەیە کە پێشتر نەوترابێت یان پرسیاری لەبارەی نەکرابێت لەسەر ئیلحاد و بیری ئیلحادی ئەگەر نا ئەمانە بە ملحید ئەژمار ئەکرێن یان دژی پرسیار و فکر نا هەر پرسیار و فکرێکی بەس لە چوارچێوەی منطق چ مشکلە نییە بەس جاروەیە ئێستا ینی قسەکێل لەسەر ماسی ئەگەر دوو ماسی باسی شتێکی بکەن لە دەرەوەی ئاو ئەنیوە فەرەزیە تەوان لە دەرەوەیە نازانن ئەوان وەرزانن لە ئاو بێ دەرێ دەخنچێت ئەوە نازانن مەخلوقەکی زۆر هەیە بکەوتە ناو ئاوی دەخنچێت ئەو پێبری شۆک دەکات قسە ێ باشە ئەگە ئەوی نەزانی چۆن پرسیار لەسەر وشکایی بکەن نازانی سوالەکانی هەموو نامەنطقی دەست وی زۆر جار هەیە ئینسان منطق لەبەرچی علمی منطق هاتە پێش لەبەرەوەی تا پرسیار لەسەر ئێساخر زۆر جار هەیە دەرێن ئەرێ چێ خوای خەڵق کرد ئەرێ یەکە غەڵەت دەرەتی چێەکە غەرز ئەخ خوای خەڵق کرد خۆخوا خاڵقە مەخلوق نییە ئەگەر خەڵقی دەدا ئەیش دەبتە مەخلوق ئەجە دوایی نەک خوای گەورە ئەمرەکانی قانونەکانی ڕوح وحی حقیقت ئەوانە ئەو پرسیارانەی لەسەر ناکرێت ئەو جاری خۆی ئەوجا هەیە تر ناوڵاتەوە پرسیارەکەم جواب نادەوێت دەست بەو فروفێرێکی نازانی ئەوە لە منطقی پرسیارەکان بەخڵە دەچ لە ئەوەی خوێندبی لۆژیکی بیرکاری باڵا زانی ستاتمێن معنەیتە ستاتمێن دەرناچی بەڵام کا خەتاب ڕاستی زۆر پرسیار هەیە پرسیار بەردەوام دێتە پێش لە هەردوو دیبکە علوم ئیشێکی کەشفەکە هەم پرسیار لەسەر علم زۆر دەبی هەم بابرێن دیندار پرسیاری لەسەر ملحید زیاد دەکەین ملحیدیش داروێ پرسیاری دەبی
يعني لەگە هەر دۆزینەوەکی علمی جەدەلێک لە بینی فەلسەفە و علوم ئاین دروست دەبی لە بینی هەمویان هەتا دەگاتە نەتیجەچی بەڵێ ئێستا پرسیاری زۆر هەیە بۆ نمونە ئێستا هەول دەدەن جارێکتر بێن وەڵاهی فرەگەردوونی مەسەن ئەوەی ستیڤن هۆکینگ تەرحی کە دەتوانە 500 جۆرە گەردون هەیە ینی ئەوانە هەموو پرسیاری نوێ زۆر پرسیاری ترشی ماوەسا عومەر جزاکڵڵا بەڵام ئەگەر بکرێت تۆزە دەنگت بەرز وەڵای بەداخەوە من نەمزانی دەنگ نزمە دەبابی خەبەرێکم هەبوایە بەڵام نەمزانم پارێزەر کاک ڕیڤینگ لە دهۆک ئەویست کاک ڕیڤینگ زۆر کاک ڕیڤینگ و کاک خەتاب و ئەوانە لە دهۆک بەشدار دەکەن دادرانی زۆر دهۆک بەڕاستی زۆر پێخۆشحاڵم کە لەوێش ئەو متابعەیە هەیە پرسیاری دەدرێ مامەسە تۆوە نابینی هەندێک جار پێشکەوتنی هەندێک بەشی زانستی دەبێتە هۆی ئیلحاد لای هەندێک زان ڕاست دەکە ئەو قسەی کاک ڕیڤینگی زۆر ڕاستە جاروێیە علومەکە سەرەتا کە دۆزرایەوە تاو دەرێنێت خلاص نازانن علوم نەزەریە جارێ يعني هەتا قانون کە قانون دەدۆزرێتەوە زان قانون تا قانون خودی قانونەکە نەدۆزرایتەوە معریفەی قانونیە يعني ئێستا نیوتن قانونی سێ قانونەکەی دۆزێ ئەویان زانی تا دوای ئێستا دەبینن تاو نییە شتەیە نقستانی هەیە ئاینشتاین ناوی لە جاذبەی نام مەجال نەک جاذبیەکە خۆی کەواتە حساب بەڵام هەر جارێک شتێک کە لە سەرەتا دێن بۆ ئیستنساخ کرد ئیستنساخی حیوانات چ جەدەلێک دروست بوو یان کۆپەرنیکۆس یان گالیلۆ کە دۆزیانەوە عرض مرکز نییە بەڵکو ڕۆژ مرکزە بووە هەرایەکی زۆر دوای دۆزراوە کاکە ڕۆژیش مرکز نییە مرکز هێشتن لەو گەردونەی دیار نییە لە چیە زۆر پێ دەچی جارشکەش بگەڕێنەوە سا مرکز هەر لەو گەڕەکەی خۆمان و گەڕەکی خۆمان بەم مەبەستم عرض و ڕۆژ و ئەو ناوچە پێ دەچی ئەوەبی خۆی کە کاتی سەگەردون ڕاستی قسەی ئینسانی زۆر زعیف دەردەکەی زۆر قسەی نصوص بە قووەترە ئەوەی لە قورئان هاتی ئەوەی لە بڕاهمای هەندی هاتی ئەوەی لە کنزە ڕەبای مەندائیەکان هاتیە ئەوەی لە تەورات هاتیە ئینجیل کەمی شتانە تێدایە ئەوانە بەڕاستی شتی زۆر بە قووەتیدا لەوانە معلوماتە ئیتکە ئینسان هەر لە خۆڕا قسەی دەکات ینی ئێستا ستیڤن هۆکینگ و واین بێرگەر و ئەوانی بابن میکانیکی کەم زۆری لەکە دەرێ سێدەقەی یەکەم هیچ بەڵگەی نییە کە لی دەپرسی ئەرێ ئەوە باشە ئەوە حرەسی گەردون ئەوەیە ئەدی قانونەکان لە چات دەڵای پێچی پێکەوە هات ینی یان درێ ئەدی زەمان لە چێ هات وەڵڵاهی درێ ئەیش ڕەنگە هەر لەگەی ئەدی حرەکە لە چێ هات ئەدی چۆن هایدرۆجین خۆتا ئەو ئینفیجارە چۆن ئەدی بۆ 10 ساعت پێشی تر دروستنەوە ئەیدۆ لەبەرچی هەزار سە هەمووی جوابەکان نییە هەر وایە یانی جوابەکە دەدرێتەوە ئاگادار بن دەبان دێ ینی دەبی ئاگادار بین علم مقدس نییە ینی نیوتن بە مقدس حسابکە فەقیری دوای ئاینشتان هات چی لێ ئێستا میکانیک کوانتەم میکانیک هات چی لە نەزەریەکانی ئاینشتین کرد پاشی 30 ساڵکە ئەوەی ئێستا میکانیکی کەم قسەی لێ دەکات پاشی 40-50 ساڵکە هەر دەگۆڕێ ڕەنگە بە تایبەتی نەزەری احتیمالات لە میکانیکی کەم کە وایە سەبەب و مسەبیبیان قانون لەوێ نییە ڕەنگە بێبرین سەردەمی ئەو فەقیر حاڵ بوون ئەو تا قانون هەیە ئەوانە دەبی ئاگامان لێبی لە علم وها بۆ شوێنی علم لە گۆڕانشی دائیمدایە هەرچی وحیە سابتە ڕەئی دایە و کیف خۆتە تو علم ئینسان ڕەئیت هەیە ڕەئی نییە ئەو ڕەئیەت هێسبەی دەرەوەتەوە ڕەئی من وایە ئەو ئاسمان و زەویە یەک پارچە بۆ یەکمان کردۆ ئەو ڕەئی دوایە سبەی ڕەئیشکە هەیە نازانی کیفن ئەمە ڕەئیمان وایە ئەوانە پێکەوە و لێکمان کردۆ ئێستا ئاسمان لە فراوان بووندایە وەدەێ لە ڕۆژە شتادی ئەو ئاسمان دەگەڕێتەوە یاومە نەتوی سەما کە تەیی سجل کرد ڕۆژێک دەگەڕێتەوە كما بدأنا أول خلق نعيد يعني وعي دين تاو رأي داير كيف قوت تدري علم لبو خط وقرني بيستي قصتي دكاي لقرني تشلو بينز رانجش تشكبري
لە قەرنی 100 ڕەنگە ئەگە بمینی شتەکە کیف خۆتە ینی زۆر منەتی بۆی نییە ڕاستێکت پێ برم لەو بارەیە. کاگیونست حسێن ئەگەر ستیڤن هۆکینگ بەو جۆرە وەڵامی قوتابیەکەی داوەتەوە کە ناکرێ ئەم گەردونە بێخوا دروست ببێت بۆچی بە ملحید ناویان بردووە بۆ بێت پیدەمە وڵای خۆ ستیڤن هۆکینگ لە کتێبی موجەس تاریخ زەمان زۆر جودایە لەگەر گران دێزینی یان ئەوی دێزینی مەزن فەقیری زۆر متەڕەدید بووە لە بینی لە دێزینی مەزن دەرێ پێویست نییە ئەو گەردونە خەڵکی و بەڕێوەبردنی پێویستی بەخواینە هیچ کەس سوپاس گوزاری خوای مەبن ینی پێینە هەموو ڕۆژێ یاڕبی خوای لە تو بەزیێت درێ ئەوە قانونەوە ینی نەیزانیە قانونەکە ئەوە خوارد داینایە عینی ئەوش ئەدرێن لی دەبرندنە قانون چی وڵی دەرێن ڕەنگە بەخۆی هات ئەخ ڕەنگە بەخۆی چاهاتبی یەکەشکە لی دەپرسن قانون لە چی هاتێ درێ وڵی پێچی لە لاشەی هەت ئەخ قانون لە لاشەی نە خۆ قانون شەی نییە ئەسڵ هەر معلوماتەکە غەڵەتە هەر قسە کە گوترایە غەڵەتە ئەوە ناکرێ ئەوها بوو شێز بۆیە متەڕەدید بوو ستیڤن هۆکینگ بەڕای من ملحید نەبوو بەڕای من بە متەڕەدیدی ڕووی بەڵام ڕاستیش عالمەکی زۆر گەورە بوو خزمەتێکی زۆری بە شەریەتی کرد ئاگەتەن لێوی ئەوە لە ناحی علمیەکەی بەڵام ناحی فەلسەفەکەی ئەوەی هەبوو زۆر تەبیعیە ئەوەش ئەو ڕەئی هەبوو. کاک بەهادین چۆن گفتوگۆ لەگەڵ کەسێک کە بڕوای بەخوا نەبێت بابا زۆر ئاسایە جارێ گفتگوی ئەوەی هەر لەگەر مەکە لەسەر جارێ بە ئەووا ئەتو ببینی کە سیقەی بکەوتە سەرت ئەو برایەتی ئەتو ببینی بە ڕەفتارە جوانەکانت بە بەخۆی پرسیار بکە ئەسڵ ئەم پێم وانە ئەوە باش بچی هەی ملحید وەرە گفتوگۆ بکەیت یان شمشێرێکی بنکەی وەرە سەی سەگ گفتوگۆ چاوکەنی گفتوگۆ دەبی بە قەناعەتی خۆی ئەو بێتن داوای پرسیار بکات توش وەڵام و ئەوی ویش بدەوە مەجای ویش بەس ئەوی من شارەزای بم قورئان شروطی دانایە لە بۆ حیوە ومن الناس من يجادل في الله بغير علم ولا هدى ولا كتاب مبين يعني ئەگەر بەرنامەی نەبی ڕێنوێنێکی نەبی وەلەگە کتاب يعني ئەوە شروطەکانی وایە کە علومی هەبی علومەکی باشی هەبی من يجادل في الله بغير علم بغير علم زۆر ناخۆشە لەگەر ئەوانەی بغير هەیە ملحیدە بغير علم علمی نییە هەروە وەزانی هەندە شتی کۆکتوان لە جملە وازانیەوە علمە نازانی علم گەر زۆرە ئەجە دوایکە لە لایشکەش علم دەبی دیوەش کەش وەسفکن ئەگەر بەحر علم بی ئێمە یەک قەترە بەشەریەکە یەک قەترەی لێزانی ئەجە دەبی ئەو ملحیدە لەو قەترەی چەندی بزانی کە جاروێ خۆی پێ مەغرورە و دەری وەڵام من گفتوگۆ ناکەم و تێگەیشتمەیان حتا ئەگەر دینداریش بێ من پێویستم بۆ ئەوەی نمایە حیوار لەگەڵ لەو قەترەی چەندت هەیە ناوت لە خۆنی عالم و فەیلسوف ئاگا دەبی ئاگامە لەو شتانەبی. کاک ئەرشەد حاجی سڵاف تۆ نابینی ئیمان ji dînî yan ji xeletên dînî mezintir e mirov bi xwe wan kîmetiye biket behane bildin welahi xwe rast dike kak Erşad destxweş bî kak Erşad li bo ew beşdariyê zor pê xweşhal dem wekî ew ji beşdarî dikin henî ew em têgihiştin de ew keçikaweken ciwan derneçûbûn henî însan heqî ew ê heye guftûgû li ser خوای گەورە هیچ پێی ناخۆش نییە یەک دەرێن باوەڕم بە تو نییە خۆی نەقلی کردیە لە قورئان لە تەورات لە کتێبە ئاسمانیەکانەوەی کرد نابێ ئێمە مزایەدە بکەین بڵێن تو لەبەرچی دەری خوانیە ینی خۆی وە نەگوترێ باشە بەس کە وەرش دەرێ ینی دەبی بە بەڵگەی زۆر گەورەوە برێ زۆر ئەوجا بەڵام ئیمان و ئەوانش گفتوگۆنە حیوارن کاک ئەرشەد ینی ئیمان جاروەیە ئیمان بە خودا لە بۆ بەشەرێک بەسە زۆر پێشکەوتنەکی گەوری زۆر جار لە قورئان درێ بە ئەوانەی باوەڕیان بەخوای هەیە و کاری چاک دەکەن ناوی پێغەمبەری تێدا نییە جاروەیە بۆ قورئانە جا وایە ناوبانجین لە بۆ نەچوار محەکرد یعنی لەوەندەی باسی کردی بە باشە کە باوەڕی بە خوای هەیە ئیمانی بەخوای هەیە و کاری چاچیش دەکەن لەبەرهێنێ ئیمان ڕاست دەکەی بەشەکی گرنگە
لو موضوع كخسرو ماوسا تشي بمؤسسي أو فلسفة دادندري ولا كخسرو لقد شهان فلسفة إلحادي بي بس ما كنت رأيك كيدري سومخيا يكم مؤسسي فلسفة إلحادة بلام رأي تريش هيدرن لبيشوي هرهبوة چونکە سۆمخیا لە دوای عەزرەتی نوحە بەڵام لە پێش عەزرەتی نوح ئەو هیواری عەزرەتی نوحکردنەوەیان لە کتێبی ئیدریس پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە زۆر کاریگەری لەسەر ئەوروپا هەبوو لە هەر شوێنێک ناوەکی هەبوو لێ باس دەکا باسی خەڵکی ملحید دەکا کاتە کۆنترە لەوی کە مامۆستا عومەر دەرێت چ چینێک لە کوردستان زیاتر معجب بوون بە ئیلحاد وەڵاهی خۆی سەردەمی مارکسیەت هەیە دەێ ملحید نییە بەڵام ئەگە بەتوانی بیخینەوە خۆی باسی ئەوی دەکات دەریێوانەی دین وەسفی دین دەکات دون الشعوبە بەڵام ئەوەش هەندێک پاساوی هەیە هەندێک خەڵکی پاسایی مثلا هەندێک تەوجیهات هەیە چ لە ناو مەسیحی چ ناو فقهی نەک ناو دین دەرێ نسعەتی خراپە زوڵمی لێ کردی و سەبر بگری و ملی خۆت دەرێ شۆڕکە دین وانارێ دین ئەسڵەن مەجموعە ئاەتی ظالمی ئەنفوس محاسبە دەکە دەرێ لەبەر چی قبوڵت کرد ئەوەش دەرێ ئەگەر ئێستا ئۆگستین کە پیاوەکی مەسیحی زۆر دینداریش بوو بەڵام ڕێیەکی خراپی هەیە دەرێ ئەگەر عەبدایەتەکەت بووە کۆیلەیەکەی کۆیلایەتەکەی جوان بکە تا قبول بکەی باشتر خوای گەورە لە ڕۆژی قیامەتی پاداش زیاتردا کۆیلایەتی عەبودیەت خوای گەورە ئەساسی دینی لە ئەوەی هینایە عەبودیەت لە عەبودیەتی ئینسان بکەی عەبودیەتی ئیلاح چۆن ئەوە تەحەمل بکەی باشە هەنی ئەو ڕەئیانە وای لەوانە کرد پێشی مارکس کابرایەک ناوی هۆڵباخ بوو ئەو وای گوتی وەڵاهی دین ئەفیون شعوبە ئەفیون چێ یعنی بەنجت دەکات لە بۆ ئەوی ڕادگری زاڵم زوڵمت لەسەر بکە ئەو بەجێ قسەی ئەو دوو لایکە یەکیان فقهە یەکیان فقهی مەسیحیە ئەگەر دین وابی بالفعل قسەکەیان بەڵام دین نەدینی مەسیحی وایە نەدینی ئیسلام وایە نەدینی یەهودی هیچ دینەکی خوای ڕێی بەوەی نادا ئەتوو لە بۆ زاڵم سەرشۆڕکەی ئەجاوا پەیامە ڕاستی نەگەیشتە لای مارکسەوە بۆیە وەکوێی ئەو چینەی مارکسی لە کوردستان لە هەمووان زیاتر معجب بوون بە بەڵام ئێستا وانمە ئێستا گۆڕانکاری زۆر گەورە بەڕێوەیە ملحید زیاتر ئێستا تقریبا وەکو باسم کرد لە چوار دەوری کۆنە تاریخ و فەجەوات ئەی پێدەگوترێ دەگەڕێ حربی عەسابات دەکا ئەو لەسەر ئەو مۆزوع هێست بێ لەسەر تشکێ ئەو قسەک دەکات سبەی عەکسی قسەکەی خۆیتی ئەمن ئێستا ئەو ملحیدانی قەدیم دەملی تەمەن کوڕی چاچی بوون هەموو وەتانی بوون یعنی خراپ نەبوون بۆ دەرزی بەڵام ئەو ڕایانی ئەو کاتی هەیەانە لەگە ئێستا 100 دەرەجە فەرقی هەیە عەکسی خۆیان بوون پاشی چەند ساڵش کە عەکسی ئەوەی ئێستا دەبن کە یونسین دیسان پرسیار کرد لە کوردستان ساڵێک فترێک بیری ئیلحاد بڵاو بۆیە وڵی ئەو مۆزوعە ئەمە لەو کتێبەی ئەگەر پەیداتان کرد بە ئەوەی تێدانەوەی یەکەمی ئەلمانیەت تێدا ئەوە ڕیشەی ئیلحادی لەوەی بە دوور درێژی ئەو مۆزوع ئەوەس کرد ئێستا وەختەکەمان کەمە دەنا باسمان دەکرد کاگین زۆر پێویستی بۆ ئەو مۆزوعی باسکە لە چ فترێک دێ فترەکانی تێدایە هۆکارەکانی هەموو تێدا ئەگەر مەجاڵتان هەبوو کاکێ من بنەسڵاوە دەستەکانی خۆشدەوی لە چێوی ئێستا مامۆستا جەن بەس دەتوانم بڵێم مەمنونم کە زۆر شت فێربووم لە هەم بوارێک کە پێی ناسەکردنی زۆر خۆشە زۆر سپاس دەکەم کاکێن وازم لە دەرەوەی وڵاتە ئێستا ئەم نەوەنەی سوپاس و دەستخۆشیان لەگە یەکتر کردی ئەوان نەکەن زۆر دەستان خۆش بوو کاک ئیبراهیم سەدیق مامۆستا بە هزراتا
ڕوح یاسایەک وەک هەمی یاسایên سروشتیە دەزانی چۆنە کاک ئیبراهیم پرسیارەی زۆر جوان و وردە زۆر ڕوح كذا يسألونك عن روح الروح من أمر ربي هيا ويزاني كاكو أمري خواهي وتو لا قرآن منهجك دادني دري الروح لخلق نيا لأمر لبوي كري وكبري درجي منهجك لبو دكت بويا ياساي سروشتينيا نظيري ياساي سروشتيا يعني هاو تايتي زانا ياساي سروشتي لقى تشي نظيرة ياساي سروشتيا روحا وحيا حقيقة تاريخا أوانا بشي أمر بشي خلقش أو تديارة أو همو دنياي أوي ويا الروح هاو تاي ياساي سروشتيا نك ياساي سروشتيا كواتا إيما إنسان جسمان خاضع لبو ياساي سروشتي بلام الروح خاضع نية لبو ياساي سروشتي كاك إبراهيم أو بش أو موضوع أكتو أجر ما نصم محمد جوتيار وكاك نهرو كسر برشتي أو بشي دكان پێشتریش مامۆستاکانی دەستیان خۆشبی لەگەر مامۆستایەکانی تر مامۆستا ئەشواق سەرپەرشتیان دەکرد ئەوانە ئیشاڵا ڕۆژێکدانی هەموو پێکۆ سەرپەرشت ئەگەر ڕێیان هەبوو ئەو بابەتی دەکەینە بەشەکی محازەرەکە ئەو پرسیار چکە گرنگە کاک محەممەد ڕەشید هەر بۆ زانێری دکتۆر عەبدوڵڵا کتێبێکی لەو بارەوە هەیە بە ناوی باڵاترین هاوڕێ دەست خۆش بڵا باش ڕوون نەکردو دەبی لەگە چیبی باڵاترین هاوڕێ نازم وڵە بەسەر پێچی ڕوونکردنەوەکی باش کاک میهڤان ئایا ئیلحاد کاریگەری بەسەر ئینتیمای نیشتیمانی نەتەوەی هەیە ئەو ئینتیمایە لاواز دەکات یان بێت وڵی کاک میهڤان ئەستەمیلا ئەوش جوانە زۆر گرنگە دەوری ئیلحاد لە بۆ حرەکەی وەتن لە تاریخدا ئەوانەی ملحید بووینە ئەوانە زۆر دەستی دژمنیان ڕاکێشایە دیسان کارە باکوژایەوە جوابتان دەدەمەوە لە بۆ نمونە هرقلیت کە ناوێن لێ ملحید زۆر دژی دیموکراسی و دژی ئازادی بوو گری چەوسانەوە بوو لە ئەنگری کۆیلەداری بووە زانە ئافلاتون دیندار بوو ئەرستۆش تاڕاتێک ئالمانی بوو ئەرستۆ لە خزمەتی باوک ئەسکەندەر بوو فیلیپس وەردوایە لە خزمەتی کوڕەکەشی بوو پێداوەرە میکافیلی لە خزمەتی بنەماڵەی ئیتالیەکان بوو یعنی زۆربەی جار مولحیدەکان سەرچاوەی وەکوی تابووری پێنجەم بوونە لە ڕووی وەتەنی نەک هەمووشە هەشیانە وەتەنی بووە بەڵام بە زۆری وا بوو ئەوانەی کە باوەڕی بەخوای نەبووە زیاتر هاریکاری دژمنی و داگیرکەری و ئانەی کردیە ئەو جوانە کاک بەڵام بریا مەجال هەبایە زۆر زیاتر لە ساو مۆزوعانە ماچەب کردن کاک فەرهەد کاکە ڕەش بەڕێز کاک مەسعود ئیلحاد کێشەی بۆ مراڤایەتی دروست کردووە بۆتە هۆی دروستبوونی ڕق و چینە و شەڕی لەبن نهاتووی ئاینەکە نە بەو دەرەجەی نییە تەرەفەک بووە لەو کێشانە زۆر زارژێ ئەگەر نەوی شەڕی ئاینەکان نییە ئاین شەڕی لەگە یەکتر نییە ئاین یەکترتەوە ئەو ئایندار بووە بە نەزانی شەڕی لەگە یەکتردیە دنا ئاین لەگە یەکتر تاوا دەکەن ئاینی ڕاستەقینە ئاینی مەسیحی ئاینی یەهودی ئاینی زەردەشتی ئاینی ئێزیدی ئەو ئاینانە کە پوختی دەکەیەوە دەچیوە سەر ئەسڵەکەی یەکتر تاوا دەکەن یەکن نابێت و باوەڕت بە یەکەچی هەبی باوەڕ بە یەکسنی باوەڕ بە دینی مەسیحی هەبی باوەڕ بە دینی یەهودی هەبی دینە ئەسڵەکە وەچی دینی خۆت دەبی باوەڕ پێ چکە یەک وحیە هیچ فەرقەچی نییە بەڵام ئەوە چیە ئەوە دیندارەکە نەشارەزا ئەدرێت من ئەوەندە کافرم کوشت و ئەوەندە مەسیحم وەرزانی ئەوە نازانی ئەوە پاڵپشتی خۆیت ئەوەندەی تۆماس ئەکوینی دیفاعی لە محەممەد ڕەسوول الله کردیە ئەوەندەی کە موسا بن مەیمون دیفاعی لێ کردیە کە چەند یەهودیە چەند مەسیحیە ڕەنگە مسلمان نەیزانی بی ئەوەندە دیفاع لە دینەکەی خۆی بکات لەبەر هەندێوانە معلوماتانە زۆر وردەکاری دەوێت کاک ئەڵێن برسلاف و ڕێز مامۆستا بیردۆزە ستیڤن هۆکینگ ژێ هەر نەزەریەیە یان شتەکێ زانستیە و دەلیل و ئیسپاتێ نەخێت
نظریەیە ئەڵەن دەست خۆش بێ ئەوش زۆر کەینێ گەیشتە سەر ئیسپاتیش هەر دەکەم معریفەی بەشەری ینی خۆچە هەیە لە سێ قانونەکەی کیپلەر یان سێ قانونەکانی نیوتن هەر بە معریفە حیسابە بە قانونی نهایی حساب ناکرێت لەبەرەوەی نەزەریە ڕەنگە پاشی چەند ساڵێکتر نەزەریەش کە دێ و نەزەری لا دەدا حرەکەی معریفەی بەشەر ئەوا دەڕوو قیمەی معریفە لە چ دێ خینە حەقیقەت و ئەو نەزەریە مطابق بوو پێی دەگوتێ قیمە المعریفە ئەوش هەیە هەشە ڕاستیە هەندێک لە ینیەوە نییە برین علوم هەمووی نەزەری بەس بە تایبەتی ئەوەی ستیڤن هۆکینگ و میکانیکی ئەو بەخۆیان لە ناوخۆ جارێ متتەفق نینە لەسەر هیچ شکلێکی بە تایبەتی لەسەر دێزاینی ئەو گەردونەی هەر یەکە شتێکی دەری هەر یەکە ڕێیەکی هەیە خراپترین جەدەل ئێستا لە ناو فیزیای کوانتەم هەیە لەگەر هەندێک لەگە ستیڤن هۆکینگ ڕێیەکیانی هەندێک ئەسڵەن نەک بەشەکردن ڕەنگە دە بەش 15 بەشن لە ڕێیە جودا جوداکان دی ئەنا هەموو مۆزوعی زۆر زۆر گرنگت پێم وایە چارێکە شتکەشمان ڕەتدا دەستەکانتان خۆشبی زۆر 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 ئینشاءالله ئێمە بەردەوام دەبین دەکەیەک لە داهاتوودا مامۆستای گەورەتر و بەقووەتر دێ زۆر وعدی گەورەیاندا زۆر دڵیان پێخۆشە کە خەڵکەکەیە بە دوای فەلسەفە و زانی حقەتدایە زۆر زۆر پێخۆشحاڵ دەبین ڕەنگە نەتوانم ئاخیر ئەوەی کاک نەورۆسکۆیی بخینەوە ئاخیر خوێنێت کۆتایی هاتەوەکە سڵاو ڕێز ئایا ئاین ئازادیە ڕوحیەکان سنووردار دەکات یان تەنها جەستە پابەند دەکەن وڵی ئاین خۆی وەسف خۆی دەکات درێ شامیل هەم ڕۆحیە هەم جەستەیی ئەنی ئینسان زۆر ئاڵۆزە ئینسان وەکو گەردونی ژنیە گەردون تەنها ئەگە بێ ڕۆحی گەردون چێت ڕۆحی گەردون یاساکانی سروشتە بەڵام ڕۆحی ئینسان یەک ئەوە نییە ڕوحە عاقڵە قەلبە فطرەیە شەستەیە ئاگدار بن ینی زۆر ئاڵۆزە ئینسان ینی لە بە هەندێک سوزدەی لە بۆ بدرایە مەلایکەتەکان شەیتانیش سوزدەی لەبۆ نەبردێ گوتی ئەوش هەیە یان لەبەرەوەی ئینسان لە گەردون ڕاستە لە ئاەتێک دەرێ خەڵقی گەردون لە ئێوە گەورەتر ڕازەکە ئەوە خەڵقی یەکەمە چکە ئینسان لە گەردون دروست بووە لە ماوەدی دروست بەڵام گەردون وەکو لە عادەم گەرەگەرە گەورەترە لەوەی ئینسان لە مادەی ئامادەکرا و دروست کرایە بەڵام ڕۆحەکەت پەیامەکە لە بۆی دێ ڕۆح جودایە لەگە جەستە ئاگداری ئەوی بن ئەو مۆزوع ئەژوڵایی ئەگە جارێکێ کاگناوڕۆسکۆی ئەگەر برادران ڕێیان هەبوو لەسەر ئەو مۆزوعش قسەی دەکەین ئستەکانتان خۆشن بە هیوان سوود بەخش بێن زۆر زۆر سوودن لەو کۆمنتانەی جنابتان وەرگرت ئینشاءالله ڕۆژێک دادی ئەوە بەڕوو گفتوگویەکی خۆشتریش دەکەین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه